من دەنگ دەدەم بە مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 لە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 لەبەر ئەوەی مامۆستا فەرحان پەروەردەشیاری بووە بەرامبەر ئێمە نەیهێشۆ ئێمە لە ڕێگای ئاینی ئیسلامدا لا بدەین چەند پرۆژەیەکی بۆمان کردووە و هەروەها هاوخەمە بۆ مناڵانی بێباوک موچە دابەش دەکات بەسەر مناڵانی بێباوک هەموو مانگێک لە ڕاستیە گەنجانی کەرکووکی هیچ شتێکیان بۆ نەکراوە. ئێمە ئومێدەوارین لەم دەنگدانەیە کە پشتمان بە مامۆستا فەرحان قایمە کاندیدی ژمارە 2 لەسەر لیستی مەشخەڵ وەک بەڵێنمان پێداوە ئێمە دەنگی خۆمان دەدەین بە و ئیشەڵا ئەوش شتێکی باش بۆ گەنجەکانەکە و هەرچەند لە ڕابردووە کارەکانی دیارە کە شتێکی زۆر باشی کردو بۆ گەنج. دەمە مامۆستا فەرحان لەبەرەوەی کابراایەکی ڕاست و چاک و ڕازگۆی لەگەڵ هەم خەڵکە هەم لەگەڵ خی گەورەیە کابراایەکەکەەوە هەموو کاشانازی پێواقین بە کار و چالاکەکانی هاوکاری خێرخوازان و هاوکاری خەڵکە لەبەرەوە دەنگە دەمە مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 هاوپەیمانەتی مەشخەڵ 163 دەنگ دەدەم بە لیستی مەشخەڵ ژمارە 163 کاندیدی ژمارە 2 مامۆستا فەرحانی بەڕێز چونکە کەسێکی لێوەشاوە و پێچووە و مامۆستای ئاینیە و کەسێکە شارەزایە لە بواری دنیا و قیامەتی خەڵکیدا. من و دایکم بڕیارمان داوە کە دەنگ بدەین بە کاندیدی ژمارە 2 مامۆستا فەرحان کە کەسێکی دەستپاکە زۆر باوەڕ پێکراوە هیوادارین کە هەموو کەس دەنگی پێ بدات. بەڵێ بە دڵنیایەوە ئێمە دەنگ دەدەین بە لیستی مەشخەڵی کەرکووک ژمارە 2 مامۆستا فەرحان بۆیە مامۆستا فەرحان شوێندەستی لەم شارەیە دیارە. مامۆستا فەرحان مامۆسایەکی گەنجە و دکتۆرای هەیە لە بەشی اقتصادا و کەسێکی دەستپاکە ئەمینە ئەگەر ئێمە دەنگ نەدەین بەم دەستپاکانە ئەمینانە ئەو کاتە خەڵکانێکی پیس خەڵکانێکی گەندە شوێنیانەکەن بۆیە من لێرەوە داوا لە هەموو هاوڵەتێنی ئەم شارە ئەەکەم بە دڵنیاییەوە دەنگ بدەن بە لیستی 163 ژمارە 2 مامۆستا فەرحان. بسم الله الرحمن الرحیم. من وەک خۆم و بنەماڵەکەمان نیازمانەیە دەنگ بدەین بە مامۆستا فەرحان لە لیستی هاوپەیمانی مەشخەڵ ژمارە 2 ژمارەی 163 لەبەرەوەیکەوە ئەو پیاوە جێی دەستی دیارە خزمەتەکانی زۆر جوانە بە خەڵکی کەرکووک چی لە ڕووی ئاینەوە چی لە ڕووی خزمەتی مرۆڤایەتیەوە و لە حیزبێک شایە حیزبەکەش جێی دەستی دیارە تا ئێستاگە گەندەڵیەکیان لەسەر ئیسپات نەبووە ئەوە مایەی ڕێز و خۆشەویستیە کەواتۆ یەکێک هەڵبژێریکەوە پەشیمان نەبی لە دوایە کە دەنگت داوە پێی.